و دەستخۆشی بۆ جەناب تەوەریکی تری بەرنامەکەت کاریگەریکی زۆر باشی هەبووەوەی لەسەر بابەتی پرۆژەکانی هێلکەی خواردن کرا لێرە جێ خۆیەتی وەکو وەزارەت دەستخۆشی لە جەنابەت بکەین تەمان کەرتی ئاژەڵداری کاک ڕەنجێمە بۆ قسێکی خۆش بین بە بینەران بۆی چونکە واقعێکی تاڵمان پیشان ناون بەس بە دوو سێ دێڕ یعنی سوودتان بینی لە قسەکانی و خەڵکانی لە بەرنامەکە کاک ڕەنج هیچ پەیامێک نەگا ئەو تەشویهەی یان ئەو ترینەی کە لەسەر بەرهەمی ناوخۆ هەیە زۆر جار بەداخەوە لە میدیا و لە سۆشیال میدیا و لە هەنێ میدیاکان تەهەجومەکرێتە سەر بەرهەمی ناوخۆ هەر نەبێت لەوێ جۆرێک لە خۆشەویستی بەخشرا بە بەرهەمی ناوخۆ هەر نەبێت لەوێ گەێنرا بە هاوڵاتیان باشتر وایە بەرهەمی ناوخۆ بەکاربێنن ئەمە یەکێک بوو لە یدەکان شتەکانی دیکەی سوودەکانی دیکەی گە باسی کەین لە یەک دوو دێڕا تەواو نابێ بەڕاستی سوودی زۆری هەبوو دەستخۆشی لە جەناب دەکەین لەو بوارەیە بەڕاستی ئەمە ئیکتیفای زاتیمان نەبووە و دوو دێڕ باسێکین چونکە کە باسی سامانی ئاژەڵەکەین پەلەوە جزئێکە لەو سامانە نیشتیمانیە گرنگە بە ماوەی ئەم 3 ساڵە توانیمان لە بواری مریشکی گۆشت بگەینە ئیکتیفای زاتی و زیادەمان هەیە و تەنانەت لە مریشکی هێلکەشا بە هەمان شێوە بگەینە ئیکتیفای زیاتی و ئێستا بەرهەمێکی زۆری زیادمان هەیە تەنانەت لە ڕووی کوالیتیشەوە توانیمانە بگەینە ئەو کوالیتی کە هاوڵاتی کورد پێی خۆشە و لای مستەساغا